سلااو دەبێت پەخان بەخێر بێ. سڵاو ڕێزی تایبەت بۆیەوە بۆ کاناڵەکەتان و بۆ شارە خۆشەویستەکەی هەولێر. چه هەستێکە ئەمڕۆ جارێکی چێر لە باشووری کوردستانی و لە فیستیڤاڵی شانۆی نێودەوڵەتی هەولێری؟ حقیقەتەن زۆر خوشحاڵم. من زۆر سەردانی کوردستانی باشوورەکەم دۆست و هاوڕێی زۆرم لێرە هەیە و هەمووی بە بۆنەی شانۆ ینی هۆنەر بە شانۆ دەلاقەیەکە بۆی کە بیر و ڕاو ئەندیشەمان بێک و تەبادلکەین بۆ دۆستایەتی و هاوڕێتی لە نێوان هونەرمەندانە دروست بێت، دیدار تازەکەینەوە، شانۆکانی یەکترین ببینین و ئەمانە هەموو لە ڕێگەی هونەرەوە کرێت و من زۆر پێ خوشحاڵم. تۆ لە زۆربەی کارەکانی ڕۆژهەڵات و لێرە و لە ئێران بەگشتی ئەندامی لیژنەی داوەری دیا لە ناو نمایشەکانە هەیت. جیاوازی فستیڤاڵەکانی ئێرە لەگەڵ وڵاتەکانی تر چییە؟ جیاوازی فستیواڵەکانی کوردستانی باشوور لەگەڵ ڕۆژهەڵاتە من تێنەگەیشتم لە نەک هەر ڕۆژهەڵات. تۆ لە زۆربەی شوێنەکان ئیشت بینیوە لە بەشی ڕۆژهەڵاتی لە بەشی ئێران بەگشتی لە وڵاتەکانی تر نمایشەکانت بینیوە، چ جیاوازیەکەیە؟ بەعام شانۆی کوردی پۆتانسیل و داینامیکێکی هەیە کە خۆی نزیک کاتۆ لە شانۆی ڕۆژی جیهان. ئەمە زۆر بەنرخە و هیوادارم شانۆکارانی ئێمە خوان مۆسەلەحکن بە تکنیک، ینی شانۆ زۆر ببێنن، شانامە زۆر بخوێنەوە، خوان نزیککەن و لە شانۆی ڕۆژ لە دنیا چی ئەوگزەرێت، چ تکنیکایەکە ناسێنێ. ئەمانە وەزیفەی و ئەرکی هۆنەرمەندە کە شانۆی ڕۆژی دنیا بناسێنێت و خۆی پێ نزیک کاتەوە. پێم وابێ فستیواڵەکان ئەو دەرفەتەیە کە توانێم هەڵە بەرەخسێنێت. تۆ یەکێکی لە نووسەرە باشەکان بۆ کوردستانی باشوور هیچ کەسێک داوای لێ کردوین تێکستێک بنووسی کە تایبەت بێ بە ئێستەی کوردستان؟ معمولا نووسەرەکان بەتایبەت شانۆنامە نووسەکان قشرێکی مەحجورن، ینی ئەو جۆرەی کە ئەکتەرێ دیارە داهێنەرە دیارە، نووسەر زۆر دیار نییە. لە حاڵێکە شاکڵە و مەغزی شانۆنامەیە نووسەرەکان زۆر دیارن. خۆشحاڵم کە کوردستان بەعام ئەو ئێحتیمامە بە نووسەرەکان ئات، بە شانۆنامە نووسەکان ئات. بۆ نمونە لە لێژنەی داوەری لیان ئستفادا کە ئێحتیمام ناکا بۆی کە بێژێ فقط ئەکتەر یا کەسێکە لە شانۆ بەرچاوە، نا بە نووسەرەکان ئەهەمیەت ئات، وەکو ورکشاپ و سمینەریان بۆ بەڕێوە با لە لێژنەی داوەریە ئستفادان لێ کات. ئەمە اتفاقێکی زۆر زۆر گرینگە. قەرار نییە وەکو ئاکتەرێک دەرکەویت؟ من چرا کاری ئەکتینگەکەم من چون کاری ئۆپێرایشەکەم ئۆپێرا ئەخوێنم لە درامهای موزیکاڵە، لە زۆربەی درامهای موزیکاڵێکە لە تارانە کردێت لە ڕۆژهەڵاتە بکرێ. چرا دەورەیەکە تایە ئۆپێرا بێت و خوێندن و مەجال و دەرفەتی بێ ئەکتینگم بووە. کێ قەرارە کەمێکمان بۆ بخوێنی؟ بەسەر چاو لە دەرفەتێکا لەسەر شانۆ حتمما لەسەر شانۆ ناتوانانی ئەوها پێمان بڵێ پێشکەشمان کرد بەداخۆ لەبەرەوەی کە ئیمکانیاتی خۆی گەرەکە بەتایبەت لە ئۆپێرا.